هێنانەوەی دوو قوربانی دیکەی مین و تەقەمەنیا بۆ نەخۆشخانەی ئاشتی فێرکاری لە سۆران. بەرەبەیانی ئەمڕۆ یەکشەممە محەممەد هەینی 28 ساڵ و سەفوان هەینی 27 ساڵ کە برای یەکترن و خەڵکی گوندی بێخمەن لە قەزای خەلیفان بۆ هێنانی گژوجیای بەهاری چوونەتە چیای قەلەڕەش لە قەزای سیدەکان و مینیان پیادا تەقیوەتەوە. لە ئاکامدا محەممەد گیانی لەدەستداوە و سەفوانی براشی بە سەختی بریندار بووە. بەداخەوە ئەمڕۆ ڕووداوێکی من ڕوویداوە لە سنووری قەزای سیدەکان لە چێلگەمینی سیای قەلەندەر. ئەمە دوای ئەوەیە کە تیمەکانی هوشیاریمان و بەڕێوەبەرایەتیمان و بەشی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتیمان بەبەردەوامی پەیامی هوشیاری بە هاونیشتیمانیان دەدەن کە لە کاتی گەشت و سەیران یاخود بۆ کۆکردنەوەی گژوجیای بەهاری نزیکی چێلگەمینەکان یان ناوچە مەترسیدارەکان نەبنەوە. بەداخەوە ئەم ڕووداوی ئەمڕۆژ لە هەمان ئەو چێلگەمینەی چەند ڕۆژی ڕابردوو کە هاونیشتیمانیەکی تر تێیدا بەرکەوتە بوو وەجانی سپارت ئەو ڕووداوەش هەر لەوێت تۆمار کراوە لە چێلگەمینی چیای قەلەڕەش لە قەزای سیدەکان. لەگەڵ هاتنی وەرزی بەهار لە ئیدارەی سۆران هاوڵاتیان بۆ هێنانی گژوگیا بەهاریەکان ڕوو لە ناوچە شاخاویەکانی برادۆست و باڵەکایەتی دەکەن. ئەم ناوچانەش زۆرترین ناوچەی پیسبوون بە مین و تەقەمەنی سەردەمی ڕژێمی بەعەس. زۆر جاریش بەهۆی ناشارەزایی و پابەند نەبوون بە ڕێنماییەکان قوربانی هاوشێوەی لێ دەکەوێتەوە. بەردەوامی ساڵانە ئێمە لە ڕێگەی تیمەکانی وشیارکردنەوەی بەڕێوەبەراتی گشتی کاروباری مین لە ڕێگای ڕاستەوخۆ بە شێوازی سەردانیکردن و بە ئەنجامدانی سمینار بۆ وشیارکردنەوەی خەڵکو و دابشکردنی ناملکە و پرۆسەراتی وشیارکردنەوە لە ڕێگای مامۆسایانی ئاینی ساڵانە بەڕێوەبەراتی گشتی کاروباری مین هەڵمەتێکی بەفراوان ئەنجامەدا بۆ وشیارکردنەوەی خەڵک لە مەدرسەکانی مین. بەڵام بەداخەوە زۆری بەداخەوە خەڵکانێک گوێ بە ڕێنمایەکانی وشیاری و خۆپارێزی لە مین نادەن لە ئەنجامیشدا بەداخەوە دەبنە بە قوربانی بەمین. ڕێژەی هەرە زۆری ناوچەی پیسبوو بەمین لە سنووری پارێزگای هەولێر دەکەوێتە قەزای چۆمان کە لەسەر ئاستی پارێزگای هەولێر بە یەکەم دێت و لەسەر ئاستی کوردستانیش بە دووەم ناوچە دێن کە زۆرترین چێلگەمینی تێدا چێندراوە بەداخەوە و لە دوای ئەویش سنووری قەزای سیدەکانە کە بە دووەم دێ لە سنووری پارێزگای هەولێر. لە ماوەی کەمتر لە مانگێکدا سێ هاوڵاتی بەهۆی تەقینەوەی مین لە سنووری ئیدارەی سۆران گیانیان لەدەستداوە و دوو هاوڵاتی دیکەش بریندار بوونە. بەپێی ئامارە فەرمیەکان کە پەیام لە دەستگای مینەوە وەریگرتووە کۆی گشتی قوربانیانی مین لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991ەوە تەنیا لە پارێزگای هەولێر گەیشتۆتە 13592 حاڵات. لەو ژمارەیە زیاتر لە 10,000یان گیانیان لەدەستداوە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.